خۆشەویستەکانم ئەگەر ئینسان لەگەڵ خوایە تەبابێ لەگەڵ خوایە ئاشنابێ خوای لەگەڵا هەبێ هەرچی بوونەوەر هەیە بەرامبەری بۆ ستێتەوە وا ئەزانێ هەموو دنیا لەگەڵیایەتی. بەڵام ئەگەر خوات نەبێ خوا پەنامان بدا، ئەگەر خوا لەگەڵتان نەبێ، ئەگەر خوا دژت بێ، بەڕاستی هەموو دنیات لەگەڵا بێ سوودی نییە. کاک ئەحمەدی موفتیزادە ئەفەرمێ لە جەرگەی جەمی یارانی گیانی، تۆم نەبێ هێشتا خۆم پێ تەنیایە، تۆم هەبێ لە ئینفرادی لێم جەمە هەرچی خۆشی دنیایە. ئەلا بذکر الله تطمئن القلوب، خوای تعالی ئەفەرمێ بەڕاستی بە یادی خوا دڵان ئاسوودە ئەبێ، دڵان ئیطمئنانی وەرئەگرێ. بەڕاستی ئەگەر خوات لەگەڵا بوو ئیتر هیچ بێتاقەت نابی. یەکێک لە پیاوچاکان ئەڵێ دژمنانم چیم پێیەکەن، هەرچیان لە دەست دێ بابیکەن، هەرچیان لە دەست دێ بابیکەن، ئەگەر نەفیم بکەن بۆ من سیاحەتە، چونکە منام لەگەڵ خوایە، خوام لەگەڵایە، وا هەستەکەم هەموو دنیام لەگەڵایە. ئەگەر سجن مەکەن سجن ئەبێ بە خەلوەت و تەنیایی لەگەڵ خوایە و زیاتر مناجات لەگەڵ خوایە ئەکەم. ئەگەر ئەشم کوژن بەڕاستی کوشتنم گەورەترین ئاواتی منە، شەهیدیە و ئەگەڕێمەوە بۆ لای ڕەفیقی ئەعلا. لەبەرەوە خۆشەویستەکانم ئەوانەی کە لەگەڵ خوایان، ئەوانەی کە لەگەڵ خوایە ئاشنان قەت هەست بە تەنیایی ناکەن. مامۆستا سەعیدی نورسی ئەگەر خۆی بە تەنیاش نوێژی بکردایە دەنگی بەرزەکردەوە، یان مامۆستا تۆ خۆ تەنیای بۆ ئاوا دەنگ بەرزەکەی تۆ ئەفەرمی خۆی ئەی فەرموو خۆم تەنیا نیم، ئەی فەرموو هەموو ئەمەی دەوروبەر دار بەرد ئەرز ئاسمان مەلائیکە جنۆکەی مسلمان هەموو ئەمانە لەگەڵ منان، من خۆم تەنیا نیم، من هەست ناکەم تەنیام. ئەوانە تەنیان بەڕاستی کە لە خواوە دوورن، کە ئینسان لە خواوە دوور بوو ئیتر ئەگەر هەموو خەڵکیشی لەگەڵا بێ بەڕاستی ئەو کەسە تەنیایە، چونکە لە یارمەتیدانی ذاتی ئەعلا بێ بەشە. بۆیە خۆشەویستەکانم بەڕاستی زۆر گرنگە خۆمان ئاشنا بکەین لەگەڵ خوای پەروەردگارە، بینمان تەبا بکەین لەگەڵ خوای پەروەردگارە، بەڵکو خوای تعالی ڕەحمان پێ بکات ئینشاءالله.